العليا وعموم القوى السياسية بەگشتی هێزە سیاسیەکان وحافز لنا في هذه المعركة ومن دواعي سرورنا زۆر خۆشحاڵە بین الشعبي بالإصلاحات الشاملة کە گەل پێشوازی لە چاکسازیەکان کردووە و هەروەها پێشوازیان لەو گۆڕانکاریە وەزارەیان کردووە بضرورة التغيير وتشكيل فريق وزاري خبير کە هاوشێوە بووە لەگەڵ ڕوئیای ئێمە بۆ چاکسازی لە وەزارەتەکان بۆ ئەوەی وڵات بگەێنێتە دۆخێکی باشتر لە هەموو بوارەکاندا کەرتی تایبەت زیاتر پێش بخرێ خزمەتگوزاری زیاتر پێش بخرێ ئێستا لە ئێستادا زۆر نزیکین لەو خاڵەی کە پێی گەیشتوون ئەویش ڕێگای چاکسازیە لە بەردەم ئەمانەدا تاکید لەسەرەوەکەینەوە گۆڕانکارێ وزارەیە ناوەڕۆکیەکان دەکەین بەم زوانە ناوی وەزیرە پیشەیەکان دەخەینە ڕوو بە پێی بنەما دەستووریەکان کە تاکید بکاتەوە لەسەر شەراکەتی سیاسی لە نێوان پێکهاتەکانی عێراقا قسە لەگەڵ سەرجەم کوت لە سیاسەکان کراوە لە ئەنجومەنی نوێنەران و کوت لە سیاسەکان کارنامەی چاکسازیمان پێشکەش کردوون کە کورتەی چۆنێتی کارکردنی حکومەتی تێدایە بۆ چاکسازی هەروەها لەو کارنامەیە دە مەلەفی تێدایە کە تایبەتە بە چاکسازی و پێشخستنی کارەکانی وڵات هەر لە بەبارەی چاکسازیەکانەوە بەرنامەیەکمان داناوە بۆ ئەوەی کە ئەو کەسانی میهێنین و پیشەین خۆیان کاندید بکەن بۆ پۆستە باڵەکان ئەمەش ئاراستەی دەستەیەکی سربەخۆ ئەەکەین بۆی لەلایەن ئەوانەوە بەڕێوە ببرێت و سربەخۆش بن وەکو من ئێوە ئەزانن بەرپرسیارەتی تەواو هەڵەگرم وەکو سەرکردەی هێزە چەکدارەکان لەگەڵ بەڕێوەبردننی دەوڵەت لەگەڵەوەی کە وڵات بەرەو بە دۆخێکی ئابووری سەختدا تێپەڕ دەبێت هەروەها بەرەنگاربوونەوەی سوپایەک لە گەندەڵی لەو کەسانەی گەندەڵیەکەن بەرەنگاربوونەوەی و کەسانی کە گەندەڵی دەکەن و دەستگیرکردنیان هەروها پاڵپشتیکردنی دەسەڵاتی دادوەری بۆ دەستگیرکردنی ئەو کەسانە بۆ جێبەجێکردنی ئەمانە لیژنەیەکی باڵامان دروست کردووە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی هەروەها تەنسیقکردن لە نێوانە و هەوڵانەی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەبنەوە بەپێی دەستور و یاساکان في نجاح مهمتهم بما في ذلك التشريعات ئەمەش بۆ ئەوەی کارەکانی ئەوان سەرکەوتوو بێ پێی ئەو تەشریعاتانەی کە هەیە و پێویستە ونتطلع إلى مشاركة شعبية و دەمانەوێت گەل بەشدار بێ میدیا بەشدار بێ لە ئاشکراکردنی ئەوانەی گەندەڵی دەکەن ئەوانەی ڕەشوە دەدەن لە دام و دەستگاکانی دەوڵەتە لە بەرامبەر ئەم هەموو بەرەنگاربوونەوەدا جێبەجێکردنی چاکسازیەکان جێبەجێ ناکرێت بە ئەمری واقعنا یان تێکدانی ئاسایشی بەغدای خۆشەویست نابێت لەگەڵ پارێزگاکانی تر ئەم شتە ڕەت کراوەیە و بە هیچ شێوەیەک ڕێگەی پێنادەن بە تایبەتی لە ژێر هەڕەشەی تیرۆراین گروپ لە ژێر هەڕەشەی پاژماوەکانی باسداین کە دەیانەوێت فرسەیەک بدۆزنەوە بیخەنە سەر ئەو هەوڵانەی کە دەیدەن بۆ ئەوەی فیتنی تایەفەگەری لە عێراقدا دروست بکەن لە ڕێگەی ئەو تەقینەوانەی لە هەرێم لە عێراقدا دەکرێت لە بازار و لە مزگەوتە و دەیان کەس دەبنە قوربانی بە سیفەتەوەی کە من سەرکردەی هێزە چەکدارەکانم و بەرپرسیارەکەم لە ئاسایشی هاوڵاتیان بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین بە دیاردەی چەکداری لە دەرەوەی یاساکان لە دەرەوەی دام و دەستگاکانی دەوڵەت بە هیچ شێوەیەک ڕێگە نادەین کە گروپە چەکدارەکان لە سەیتەرەکاندا بڕۆن و والحفاظ على الجهد الأمني الذي يجب أن يوجه ضد الإرهاب
پێویستە پارێزگاری لەو هەوڵ ئەمنیانە بکەین کە دژی تیرۆرن. مووقیفی خۆمان دووبارە دەکەینەوە کە پێمان باشە خۆپشاندان بە شێوەی ئاشتیانە بکرێ بەپێی ئەو یاسا و ڕێسانەی هەیە و بەپێی ئەو ڕێنمانەی هێزە ئەمنیەکان دەری دەکەن لە پێشودا و لە ئێستادا بە هەموو شێوەیە گوێ لەو دەنگانە دەکرین کە داوای چاکسازی دەگرین هانی ئاشتیانەی خۆپشاندانەکان دەدەین و پشگیری لە داواکاریان دەکەین. من بە خۆپشاندەران دەڵێم من لە ئێوەم و لەگەڵ ئێوەن لە یەک خەندەقدا. المكلفة بحماية المتظاهرين ئەندامانی هێزە ئەمنیەکان کە پارێزگاری لە خۆپشاندان دەکەن پێویستە في الجبهات وداخل ئاسایشی خۆپشاندەران بپارێزن لەگەڵەوەی کە يعيننا على حماية العراق وشعبه وتخليص الوطن والمواطنين. هیوادارم خی گەورە ڕەحمان پێ بکات و نیشتیمانەکەمان لە تیرۆر دوور بکاتەوە ونجدد عهدنا ووعدنا جارێکی تر بەڵێنەکان دووپات دەکەینەوە بۆ ڕزگارکردنی سەرجەم خاکی عێراق و سەرجەم شارەکانی عێراق و شکست بە داعش بهێنین. بەڵێنتان پێ دەدەین کە چاکسازی سیاسی و ئابووری دەکەین. داواکارەکانی خۆمان دووبارە دەکەینەوە کە داوای یەکگرتوویتان دەکەین و داوای سەبرتان لێ دەکەین لە بەرامبەر بە عێراق. إننا واثقون من تحقيق ئێمە بڕوامان بە سەرکەوتن هەیە بەسەر تیرۆر و گەندەڵیدا. ئەو قەیرانەدارایش تێدەپەڕێنین کە عێراقی گرتوۆتەوە و بەسەریدا تێدەپەڕێن و ڕێکاری پێویستمان گرتوۆتە بەر. إننا في كل منعطف حساس يمر به وطننا العزيز لسر هر بالحكمة إلى قەیرانێکە کە وڵاتەکەمان والحكمة ڕوبەڕووی دەبێتەوە كما يتوهم البعض ويخطئ في حساباته وإنما تقدير للأمور وإحساس پێشبینیکردنی ئەو کارانە و هەستکردن بە پرسیارەتی خوێندنەوەیەکی گونجاو وتغليب للمصلحة العليا للبلاد. بەرژەوەندی گەل بخەیتە سەر هەموویەوە. هیوادارم هێزە چەکدارەکانمان سەرکەوتوو بن. درود بۆ گیانی شەهیدان و هیوای چاکبوونەوە بۆ برینارەکان. السلام عليكم ورحمة الله وبركاته.